ئەو کەسەی دڵی بۆ خوا تەرخان ئەو کەسەی هەست پێ بکا کە هەموو شتێک ڕزقی خوایە و تەوزیعیەت علم خوای بەخشێ ئەو دڵانەش خوای بەخشێ ئەو سەروەت و سامانەش خوای بەخشێ ئەو پلەپایەش خوای بەخشێ خوای پەروەردگار هەمووی تەوزیع کردوون علم و عرفان و مەقام و گەورەی و حیشمەت هەموو پاکی و تەقوا و نیشانی و سەروەری و قودرەت هەموو ئابڕوو وەقڕ و مرووەت ڕاستی بۆ حورمەت هەموو ماڵ و ڕزق و عمر و دەوڵەت عزت و زیلەت هەموو هەر بەدەستی خۆتە نەزمی مەرحەمەت کە ڕەحمەتێ کوا کەسێتر لەلای ئەو من تەقاڵای خۆم بکەم تا مەتاڵەی کارەکان و جنس و کاڵای خۆم بکەم زیکری دووسێ مهرەبان و باری ئاڵای خۆم بکەم گەردەرمکەن بچمە کوێ لای چێ سکاڵای خۆم بکەم مەرجعی لە ئاڵە و کامی مەرحەمەت کە ڕەحمەت هەموو شتێکی خوای پەروەردگارە هەموو شتێک بەدەستەوە بۆچی ڕوومان بەڕاستی نەکەینەوە خوای پەروەردگار بۆچی عەبدایەتی خۆمان نەسەلمێنی بۆچی شایەنی ئەوە نەبین خوای پەروەردگار ڕوومان تێکا و قەترەیە لە خۆشەویستی خۆی بخاتە سەر دڵە ڕەشەکانمان دڵە ڕەقەکانمان پاچی کات بۆچی ڕوو لە خوای پەروەردگار نەکەین و سادقانە سەرڕاستانە عەبدایەتی خۆمانی بۆ بسەلمێنین هەتاکو بە نووری خۆی بەرچاومان ڕوو ناکات هەتا ئەم قورئانەمان تێگەێنێ تا بیکاتە بەهاری دڵمان خوایە ئێمە ڕوومان لە تۆیە خوایە تۆ بەمان کردو و پەشیمانی خوایە بە ڕۆژووین و نوێژەکانمان کردووە و قورئانمان خوێندووە و ئەمانەوێ عەبدایەتی خۆمان بسەلمێنن خوایە لە خوایەتی تۆش دڵنیاین خوایە قەترەیەک لەو خۆشەویستەی خۆتمان پێ ببەخش خوایە لە نووری خۆتمان پێ ببەخشە و بەرچاومان ڕوو ناکە و ڕاست و چەوتیەکان ببینین حەق و باتڵ ببینین خوایە لەو ڕێزەی کە بەخشید بە یاوەرانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئێمەشی ببەخشە و برایەتی دینی لە نێوانمانە بەهێزکە یا ڕەبی خوایە دڵ و دەروونمان بۆ خۆت بسڵحێن ڕەفتار و ڕەوشتمان پارسەنگ خوایە قەڵەمی عەفوت بەسەر گوناهەکانمانە بێنی و بە عەبدی خۆتمان وەرگرت یا ڕەبی خوایە نوێژ و تاعەت و عیبادەتەکانمان قبوڵ کە و قەڵەمی عەفوت بەسەر گوناهی خۆمان و دایک و باوک و کەس و کارمانە بێن و لێمان خۆش یا ڕەبی خوایە لێمان قبوڵ کەی وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما سبحانك اللهم وبحمدك نشهد أن لا إله إلا أنت نستغفرك ونتوب